پاراستنی ئاسایشی ژینگە و هەروەها بوونی ئاسایشی ژینگە لە میتۆد و تراسی ئیسلامیدا باس و بابەتیشی گرنگی ئەمڕۆی بەرنامەی مەودامانە. هەموو ئاینی پیرۆزی ئیسلام کۆی کەرەوە لە 5 مەبەستە هاتووە کە هەر 5 مەبەستەکەش بۆ پاراستنی مرۆڤ. کتێبی فقهی هەیە لە تراسی ئیسلامیە یەکەمین بابەت کە باسی دەست پێکا بە بابی تەهارەت دەست پێکا. جگە لە میدیاکان ئەرکی شیترێ بێ ئەمانە تەرجەمەکە بۆ ناو کۆمەڵگا بۆ ناو خەڵکە بزانێت پەیامە ئاسمانیەکان جەختیان لەسەرمانە کردوێتەوە. وە دڵنیا بەلەوەی کە ئینسان دڵ و دەرونی لە ئاسایشێکی فەراهەمدارا بوو زاڵە بێ بەسەر نەخۆشیەکانە. ئاو ڕۆڵێکی سەرەکی هەیە بۆ ئەوەی کە لەم نەخۆشی کۆرۆنایە پارێزراوە بین. دەزانی مامۆستا ئارام وشەی ئاو لە قورئانە 63 جار هاتووە.